سڵاو ئایا پەرستن گفتوگۆ نییە لە نێوان خوددا و عەبددا؟ ئەی عەبد نابێ لە پەرستنەکانی خۆی تێبگا؟ بۆچی لە ئیسلاما قەدەغە کراوە عەبد بە کوردی یا بە زمانی دایکی خۆی نوێژ بکە؟ ئایا ئەمە بە مەرکەزیکردنی کەلتوری عەرەبی نییە لەناو هەموو نەتەوەکانی تردا؟ بینەرمان. ئەگەر ئیمان پەیوەندیەکی قوڵی نێوان مرۆڤ و خالق و خوددا بێت ئەوە نزا و پارانەوە ڕێگەیەکن بۆ بەیەکگەیشتن و ڕاز و نیاز گۆڕینەوە لە تەنیایی و خەڵوەتی تاکە کەسیدا. لە ئاینە ئاسمانیەکانی وەکو یەهودیەت و مەسیحیەت و ئیسلامدا پارانەوە و خواپەرستی لە نێوان تاک و خوددادا وەک پەیوەندیەکی ناهەوسەنگ و پڕ لە کێشە سیر کراوە. هەر بۆیە دەستگا و دامەزراوەی تایبەتی بۆ دیاری کراوە کە خۆی لە کەنیشت و کەنیسە و مزگەوت دادەبینێتەوە کە ئەمەش لەم بیرۆکەیە سەرچاوی گرتووە کە مرۆڤی گوناهبار و تاوانبار بە گوناهی یەکەمی ئادەم و حەوا ناتوانێت بە تەنیا خۆی ئەم پەیوەندی دروست بکات و پێویستی بەڕێنیشاندەر و ڕێبەر هەیە. قسەکردن لەسەر ئەم پەیوەندیە لە ئاینی مەسیحیدا و سنتەربوون و نەبوونی کەنیسە بوو بەهۆی دابڕان و لێکجابوونەوەی کاتۆلیک و پرۆستانتەکان. کاتۆلیکەکان پێیان وایە کەنیسە و کتێبی پیرۆز ناوەندی بەیەکگەیاندنی تاکی مەسیحی و خوددان و پرۆتستانتەکان هەموو مەسیحیەک بە قەشە و ئیمانداری پاک دەزانن کە خۆی بەبێ ڕێنوێنی و دەمڕاستی قەشە و پاپا دەتوانێت خۆی خۆی بناسێت. لە ئیسلامدا پەیوەندیەکە بە جۆرێکی ترە و قورئان کە سەرچاوی یەکەمی ئاینە بە سەنتەر و دەلاقەی خۆناسین و خواناسیندا دەنرێت. لەم نێوەندەشدا زمانی عەرەبی وەک زمانی پیرۆز سیر دەکرێت کە هەموو موسڵمانێک بەهۆی ئەوەوە نوێژ و عیبادەتەکانی خۆی ئەنجام دەدات. پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا دەکرێت جگە لە زمانی عەرەبی هەر موسڵمانێک لە نەتەوە و ڕەگەزی تر بە زمانی زگماکی خۆی عیبادەت و خواپەرستی بکات و ئاینەکە وەربگێڕێتە سەر زمانی خۆی؟ چونکە بەشێک لە توێژەران پێیان وایە مرۆڤ کاتێ دەتوانێت پەیوەندێکی بێگەرد و توند و تۆڵ لەگەڵ خودای خۆیدا ببەستێ ئەگەر بە زمانی دڵ و زمانی زگماکی خۆی بێت. لەلایەکی تریشەوە هەندێک تر لە لێکۆڵەرەوان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە زمانی عەرەبی خاوەنی ئەعجاز و بەلاغەیەکی تایبەتە و بە هیچ شێوەیەک ناکرێت وەربگێڕێت و لەگەڵ تەرجەمەکردنی بۆ سەر زمانەکانی تردا ئەوە بەشێکی گەورە لە پەیام و هەیبەتی خۆی لەدەست دەدات. لێرەوە دەپرسین ئایا ئەگەر هەموو تێکستە پیرۆزەکان و نوێژ و نزاکانی تر لە ئاینی ئیسلامدا وەربگێڕێنە سەر زمانی زگماکی ئایا دەبێتە هۆی کرانەوەی ئاین و ناسینی زیاتری تاک بەخوای خۆی یان بە پێچەوانەوە ئەم هەوڵە دەبێتە سەرچاوی پەرتەوازەبوونی زیاتر. هەوڵی ئاین بۆ یەخستن و یەکگرتووی تا چەند سەرکەوتوو بووە لە کاتێکدا لە مێژووی ئیسلامدا بەدەیان مەزهەب و ڕێبازی ئاینی جیاواز سەریان هەڵداوە کە نەک هەر لە ڕاوەوشیکردنەوەی قورئان و فەرموودەدا جیاواز بوونە بەڵکو کارگەیشتۆتە یەکتر تەکفیرکردن. مامۆستا وەک ئەڵەن دین هاتووە بۆ خزمەتی بەشەر باشە، بەڵام هەموو قەومێک هەموو نەتەوەیەک تەقالید و نەریت و کەلتوری خۆی هەیە. بەس دینیش هەر کۆمەڵێک دەقە ئایا ئەکرێ هەموو دینێک یەک دین بۆ هەموو زەمنێک و بۆ هەموو کاتێک و بۆ هەموو نەتەوەیەک بێ؟ ئێمە ئەم قسەیەکەین بەڵام ئایا لە ڕووی واقعیەوە ئەمە ڕاستە؟ ئەم دێشین دینێکی چێکەین بۆ هەمە جیهانێ مەرجێکی ئەف دینە ئەوە یەک و تەسەوفی بەحەس کرد کە ئەوژی بێنە یونیڤرسەل ریلیجن بەس نەک مەرجێکی ئەف دینە هەمە بێژین ئیسلامەتی هەندە دەقێتەوە هەمە دەغەلەغ بکەتە هەندێک مشتەرەکاتێت هەی ئەم پێک بە بشین پێک وە بژین لە سەروان مشتەرەکات. گرفتی ئەمە لەم خاڵەتە ئەمە ئەزانین ئیسلام یا زۆر لە زانایانی ئیسلامی یا حرەکاتی ئیسلامی ئەڵەن ئیسلام هەموو ژیانی داپۆشیوە شمولی هەموو ژیانەکە لە گەورە و بچووکەوە وەکو ئەڵەن لە نان خواردنەوە هەتاکو حکمی دنیا. بەڵام ئێمە ئەزانین هەموو نەتەوەیەک کەلتوری خۆی هەیە چۆن ئەکرێت یعنی ئەمە پێی بوترێت دین بەو شێوەیە کە هەموو شتەکان بگرێ. ئەمەی بەڕێزت باسیەکەی لە ڕۆحی ئەوەی کە قیامی ئەخلاقی و تعابودی ئیلاهی ئەکرێ، بەڵام وەک تەفاسیلی تەشریع و وردەکاری ئەکرێت هەموو دینێک. لە سەردەمی پێغەمبەرە وەختێک و وحی بۆ پێغەمبەرە هات ئەمشان بین دین شامل بووە هەموو تشتی ژیانە گرتەوە. بەس ئایا ئەف دینێک و سەردەمی پێغەمبەرە حتانوکە هەمان دینە؟ باشە ئەف هەموو قوتابخانە بوو دروست بووینە ئەو هەموو مەزاهبە بوو دروست بووینە. بەر هەندێک هەتانێکە خەڵکی مە زۆربەی ڕۆشنبیرێمەش نزانن شریعەت چییە، ئیسلام چییە، دین چییە، فقه چییە. تو ئەگەر تەماشا شریعەت بکە مەسەلەن خەڵک هەتانێکە شریعەت پێزانە شریعەت ئیسلامەتەیە. شریعەت تێگەشتنا کەسێکیە بوو دەقێت ئیسلامەتی یا ئەف تێگەشتە یا خەلەت بیت یا هی تێگەشتەکە ڕاست بیتن. هەر وەختێک و ئاین هەبووە
زۆر جارە خەلەتی تێگەشتە بژن ئاین هەبووە تونندڕەوی هەبووە ئەس بژم ئاین وەختی ئاین هەبووە تونندڕەوی هەبووە چکە هەندێکی تای ئاین وەکی ئەو دخوازن یا تەفسیر کرد سایکۆلۆژیای مرۆڤەکان یعنی ئەس نمونەکە بتە بێشم نمونەکە تزاني إسلام حتى أنك تعريف حسن البنا بخينيا وقت تعريف الإسلام تتكلم يعني رستك بين شش رستنا أو أنت بينت إسلام دين ودولة وسياسة ونظام واقتصاد أو بيناسك غلطة بو إسلامتي أجر تعرف إسلامتي بريتيلك تشت تبع حسنك المدينة هبو بهم خلقيت إسلام دين ودنيا إسلام دين ودولة نية ما مسابقة بين سر أم بابتي خومان بورتر من ما باس لو كان عبادات كبريتيا لبيوندين نيوان خداو إنسان بوه إنسان تيبقى كرجال خوي على شيء بله بس من كاتك من شيء نخوان دوار مثلا لشاخ كان أفغانستان يا لأولادك لصين يا لكردستانك للاديك كل جيران مع عرب النديو لين لم يجوا لا حد شيء عربي تناكم أما شو حكمتك من شون لهم قسانة يبقى مكايكم ناكر الدين وابد بابلين هر قومي بزمان خوي تعامل إلى قلابك أو بسيارة بعدنا يشكرتنا تماشا كان زي كما 3000 زمان هم هر 6000 زمان نا خداينا عندك دسكردن بس زمان اللي بنرد لخدي هاتينا كبينة توقيفية أف بالسيارة كما ظاني وقت القرآن دو تدخينيا وعلم آدم الأسماء كلها قرطبي نقل كت للزانايكي مالكي بن ابن خويز من دات بيجيتن علم آدم الأسماء كلها أسماء ليرة زمانا لغات لغات بالي ما دام خدي الزمان داينه أسوكو كردك أزبوش برسنا خدي تعالى بزمان خوناكم ما نوايا ليرة بالسيار أويا السبب بوش الزانا المسلمان قبول نكريا إيكي ويكي الشافعي قبول نكريا الشافعي قبول نكريا شكا بنا مالا بيغمبري عربة بس وقت يسر أبو حنيفة الكتابة خدا دي بيجيتن درسته كسك كتازا مسلمان بيت عربي نزانيتن بزمان خو پرستنا خدي بكتن حتى إجازة دا كسكي بانجي بفارسي جبتتن أول نمونة دوي كزانك أبو حنيفة عربة تيسر زانك كابن تومرت البربري كطلبة غزالي طلبة جوانية ابن تومر كتابة كهاب زمان أمازيغي نزي المرشد في التوحيد بيجيتن درسته أم وكو أمازيغي أم بزمان خو عبادة خدي بكين وبانجي خو بدن بس مرجكي مؤقت يعني علماء اختفات واداي نكبوا حتى فير بيد حتى تلين ألسنتهم مثلا أم كردك وكي تبحث كده عرب نديدنا نك أو زور خلك هر نظام إسلام تيجي شيء بنبورة ما موسى من برسيارك بابا مشوية بكم أجر من بزماني خوم عبادات بكم بقى عربيش بزانم زورت ودينا بو من نابت الدين شي خومالي واي لي بكم كلا منا يك بقري اسا ما بمعنى ولا معنى دين بمشي غريب على غير عرب جوانا كلتوري عربي بس رازاله زانا بسيارة جي خدها بس برسفك هاي علماء مسلمين برسفا دعوة أو شو كم أم نشين بدرستي والحمد لله رب العالمين يعني آيات القرآن بتفسيرك درستي بديني لكن ما بوش سيصد تفسير هنا چونك هر آياتك بشيوازك هاتية تفسير كيرن والقرآن حمال وجوه قرآن زور تفسير دتاخو ليرد اگر كسك عربي زانيتن ديب عربي عبادت خودك چونك بو اوي معنى درستي بدتي يعني ناس نمونك بينن بو نمونه اگر ام بيجين بلا بانك بكردي بيت يان بعربي نبيتن باش الصباي كردك شو الصين ديك 100 مليون مسلمان ليه حتى ابو حنيفه اشارات ده بيجيتن يجوز الأذان بالفارسية إن علم أنه أذان درست بانجي فارسي بدا أجر بزان بانجا بس تب خدي كذا بسيرة تبكم صبح أزو تشوين الصين باش كابرا كي صيني بانج دا أزو تدي شو أظني كباب بانج أم دمينا استرانك الصيني أو افتراضية يعني لا افتراضية شيء بو أواب تشكي كذا حكمتها ويا بل أف بانجا أف عبادته خلكي يعني عالم إسلامي كود كذا هروجي شو مثلا للمسيحية دا عبادة كرن لبين بزمانك اللاتينية يعني اليهودية بزمان عبرية بو عبرية كي جائز نبي شتن غير الزمان مثلا صبح كابراك بو جو عربك بو جو أفدي عبادة خب عبريكت كابراك بو مسيحي ديب بي زمان عبادتك بزمان مسيحي بو أوي حسبك تكبوا مسلمان حسبك بو مسيحي نكو أجر كسك دوت ويتأكيد كما أجر كسك عربي نظانيتم تازة دسبيكه بو درسته
فاتحي بكنا كردي بانجي بكنا كردي دعاء بكنا كردي بو أوي حتى كفير بيتا أو شيء مؤقتة علماء بيشوف فترة ئایا بەشێکی زۆر لەو نەتەوە ناعەرەبانەی کە ئاین ئیسلامیان وەرگرتووە تا چەند توانی ویانە لە پەیام و ناوەڕۆکی ئاینەکە تێبکەن؟ ئایا قورسی زمانی عەرەبی یا ڕەوانبێژی و بەهێزی زمانی قورئان ئاستەنگە لە بەردەم وەرگێڕان و بە کوردیکردنی خواپەرستی یان ئیسلام لەم ڕێگەیەوە یەکێتی ئاینی خۆی دەپارێزێت؟ ئەوە جگەلەوەی بەشێکی زۆر لەو کەسانەی کە لایەنگری مانەوەی زمانی عەرەبین وەک زمانی قورئان پێیان وایە ڕاوە و خوێندنی بەشێکی زۆری بابەتەکانی تر دەکرێت بە زمانی زگماکی بێت. بۆ ناکرێن مرۆڤ بە زمانی دایکی خۆی عیبادەت بکە. عیبادەت بریتینە لەوەی کە تۆ ئەو قسانەی کایکی خۆت تێ بگەیت چونکە بۆ ئرتیاحی دەرونی خۆتە تۆ شتێکەڵی کە نامەوە بێت چ سوودی هەیە؟ بۆ ناکرێت بە زمانی خۆت نوێژ بکەی مەسەڵەن بانگ بدەیت. حقیقەتەن ئێمەی میلەتی کورد کە لە سەردەمی حەزرەتی عومەرەوە موسڵمان بووین بە ویستی خۆمان ئەو دینەمان زۆر بە ئیخلاسەت و بە پاچی وەرگرت و لەو سەردەمیەوەشەوە تا ئێستا گرفتێکمان نەبووە بەو ناوەی کەوا ئێمە لەو دینەی حاڵی نین یانە لەو قورئانەی فێر نابین. پێت وانەیە کورد هەر لە دینە حاڵی نەبووە تا ئێستاش بە جوانی خەڵک؟ نا پێم وانە پێم وایە پەڵکو پێم وایە کە کورد زۆر باش حاڵی بووە لە دین چونکە ئەگەر لێی حاڵی نەبووایە لێی پاشگەزەبووە. ئەگەر بەهات بە دینێکی ستەمکار سەیری دینی کردبایە بە دینێکی داگیرکەری مەبەستم ئەو دیوە نییە. ناقەزم ینی دین وەکو عیلم بە شاهدی ملەتان و عولەمای زانای ئومەتان دەڵێن کورد لەوانەیە لەناو قەومیاتی تر باشترین ملت بی کەوا دینی زۆر بە فیتڕەت و بە پاچی وەرگرتیە لەبەر ئەوەی لە مێژووی خۆیان حرەکەی ڕدە و پاشگەزبوونەوەی لە دینی ئیسلام نەبووە و زۆر جوان خزمەتی دینی کردێ مالە علم زۆر هەوڵ دراوەکەوا لە بازنە ئیسلام دەریخن. مەسئلەی ئەوەی ئایا خۆیما عیبادەت بە زمانی خۆمان بکەین داخۆ لێمان قەدەغەیان لێمان قەدەغەنیە ئەگەر چەمچی عیبادەت تەماشا بکەین عیبادەت بریتێ لە چێ؟ ئێمە کە موسڵمانین چمان لەسەر واجبەکە بیکەین؟ خۆ ئەگەر بە ڕۆژی بوونە کە ڕوکنی ئیسلامە ئەوە پێویستی بە زمان و تەرجەمە و شتیوانە ناکە. ئایا فێربوونی فاتحەی کە 7 ئاەتە ئەوەندە سەختەکەوە ملەتی کورد یان ملەتانی تیکەی غەیرە عەرەب ئەوەندە بۆیان زەحمەت بیکەوە مستحیل بی فێر بن؟ مامۆستا مەسەلە بەس فاتحە نییە و بەس نوێژیش نییە بۆ نمونە بانگدان. ئێستا خەڵکی ئەمە جوزانە بانگدان چی؟ خۆ لە هیچ شتێ ناگەیانێ. مەبەستم خەڵکی ئەوەی کە عەرەبینە مەبەست بەس کورد نییە کابرای ئەفغانی کە هەر لە عەرەبەوە 7 فەرسەخ دوورەوە کۆڵن چیت ێگە لە ئەو شتە واز لە فاتحەش بن نوێژ بە گشتی هەمووی عەرەبیە زۆربەی شتەکانی تریش قورئان خوێندن مەسەڵەن بەرێکەمە باسی فاتحەیەکەین بەعتیبار درێژترین دەقە لە ناو نوێژێکەوە بە عەرەبی دەگوترێ ئەوانی دیکە ڕوکنەکانی دیکە کورتن ئەگەر افتتاحی نوێژە بە الله ئەکبەر ئەڵە سوبحانە ڕەبی العەظیم نازانێ باس لە چییە؟ خۆی مامۆستا لێرە گەڕێتەوە سەر ڕەغبەت و ویستی قەلبی. ئەگەر کەسێک بەدڵەوە موسڵمان بووە و حەزی لەو دینەیە والله لە پێناو فێربوون و تێگەیشتنی ئەوەندە خۆی مادی ئەکا و ئەمە لە درێژایی ئەو خواست ئەو کەسە تایبەتەکان بەس کۆمەڵگە بە گشتی مەجای ئەوەی نیە بگەڕێ بە شوێن دینە و بە شوێن تێگەیشتنە کابرا شوانێکە لە شاخێکە کابرا جوتیارێکە لە چێلگەیەکە کرێکارێکە لە معمەلێکە کەی مەجای ئەوەی هەیە بگەڕێ بە شوێن تێگەیشتن ئەو زەمەوەسە بە واقعی عەمەلی خۆ هەندێک شت هەیە بە ئیستیقرا دەڵێن ئیستیقرا بە تەماشاکردن و بەراوردکردنی عملی بۆ ژیانی ئەوانی کە جەنابەت باسییانەکەی کە شوانە و گاوانە و نەخوێندەوارە و هەرچی هەیە ئەمە عەرزم کردیەوە 4 سەدەیە موسڵمانی. ئایا هەتا ئێستا گرفتمان هەبووە لەوەی کەوا پیرەژنێکی کورد پیرەمێردێکی کورد نەخوێندەوار و هەژارێکی کورد برێ وەڵام من فێری فاتحە نەبووم. خوای گەورە فەرمیتی وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر ئێمە ئەو قورئانەمان ئاسان کردووە بۆ فێربوونێ نەک تەنیا بۆ عەرەبان کە زمانی خۆیانە بەڵکو بۆ تێکرای چونکە ئیسلام دینێکی عالەمیە بۆ تێکرای ملەتان. تەماشا دەکەی لەو شەرقی ئاسیا هەتاوەکو ئەفریقا و ئەوروپا و ئەمریکا شخص یعنی کە ویستی هەبوو ئیرادەی هەبوو دەتوانی فێربی خوای گەورە بۆی ئاسان دەکاتن. پیرەژن و پیرەمێردی کوردی ئەوەی جەنابەت کە باز دەکەی نەخوێندەوار بووینە لە سەردەمانێکی کە نەخوێندەواری گەلێک زۆر بە لە ناو ملەتی کورد گرفتیان نەبووە لە فێربوونێ وەڵاهی زۆر ئێستا لە هەر وڵاتێکی لە هەر شار و دەیەکی کوردان تەماشا بکەی خەڵکەکی دەبینیەوە لەوانەی کۆنکەوە بە مەحەبەتەوە دینیان وەرگرتیە نەک تەنیا فاتحە سوورەتی یاسینیان لەبەرە سوورەتی کەهفیان لەبەرە سوورەتی مولکیان لەبەرە عەقیدە نامەی کوردیان لەبەرە ئەوە مەحەبەتی دین بووە یعنی وەی لێکردین بەڕێز تقریبا کورتیەکەیتەوە لە فاتحە و لە نوێژە بەس بۆ نمونە کابراایە کە لە چیچانەوە هێت ئەبێتە داعش و بەزن لە سووریا خەڵکە کوژە و خەڵک سەرە بڕێ ئەوە نییە کە هەر لە دین تێ نەگەیشتوە تەنیا ئەوان پێوتۆ دین بریتە لە جیهاد و لە کوشتن هێت لێ ئەو شتاکات ئەو جاوە بابەتێکی دیکە ئەمە بە هەڵە تێگەیاندنی دین ئەوە
يعني گوناحی ئەو کەسانە بۆ کە ئەو شخصیان بە غەڵەتی تێگەاندیە یان ئەسڵەن تیان نەگەاندیە لیان گەڕایە بە عەقلی خۆی دین تەفسیر چونکە ئەسڵی لغەکە عەرەبیە کابرا هیچ شتێ ناگات تەنیا ئەوە نەبێت کە عەرەبێک یا کەسێک یا بە زمانی عەرەبی بووی بەس ئەوە دین ئەمە قسەمان لەسەر هەندەیە ئەمن باسی ئەوم عیبادەتانم کرد ئەوانە هیچیان لە مەسئلەی تەرجەمەکردن ئەگەر فقها ئەگەر عیباداتە ئەگەر فێربوونی ئوسوولە ئەگەر تەفسیری قورئانە ئەگەر ڕاوە و شیکردنەوەی حەدیثە ئەو ئەحکامانە خۆ دەکرێت بە زمانی خۆتە تو فێربی و تەرجەمەکەی وەریگێڕی هیچ قەدەغە و بربەست نییە قەدەغەکە تەنیا قەدەغەکە تەنیا لە مەسئلەی لەفزی قورئانە چونکە لەبەرچی قورئان معجزە بە لەفز و بمعنای باش خۆ بانگدان لەفزی قورئان نییە مەسئلەی بانگدانی ئەوە شعاری ئیسلامە شعاری ئیسلام هەر يعني ئیجماعی ئومەت کە گوترا ئیجماعی ئومەت یانە بابرین جەمهوری عولەمای ئومەت کە باسی جەمهور دەکرێت لەو چار مەذهبانەی کە ئەهلی سوننە و جەماعەن سێ لەو مەذهبانە متفقن لەسەر هەندێکەوە بانگ بە غەیری زمانی عەرەبی نابی چونکە ئەو ئەلفاظانە وەکو خۆی هاتینە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خذوا عني مناسككم صلوا كما رأيتموني أصلي عبادات لمن وەرگرن چۆن نوێژم کردووە نوێژ بکەن يعني من سم كردوا لعبادات ايوه لا سايمن بكنو تكون منيش حضرة جبريل فيرم اويش لخوايا وانا عبادات التوقيفين يعني خوا بعربي بيوتو او بلا خلشش بعربي بيلا يعني طبعا قران بعربي نازل بوا بعربي بيما جايشتوا دبي بعربي كشفيري بين تكو اگر هاتو هر ملتك قراني كرد سر زماني خوي ما مثلا بمق شوازه بكوات زماني عربي زماني مفضله لا خوي قوره مسألة تفضيل نية خواهي قبرا كباسي تفضيل ذكاء كأمي لقى الخواهي قصب كم بونا بزمان خون يعني أو تلقى حري لمسألة نزاع وبارانوا لنزاع وبارانوا ودعاء عبادات ما بس يعني العبادات ما مثلا يعني خواهي قبرا لمسألة قرآنية كبرين آية داخل ناحية لغوية كي يعني ناحية قومية كي تدا لبرتساو جرايا علماء متفقين لسلندك أو باوة لبرتساو نجرايا بنص حديث پیغمبري صلى الله عليه وسلم كفرميتي لا فضل لعربي على أعجمي إلا بالتقوى بس لواقع تفضيل نية ما مثلا واقع شرواية يعني پیغمبر صلى الله عليه وسلم صحابي غير عرب لدوري بوينة هيت فضل شي نداوا بعربا بيان كاتا وزير وقائد وكردكش يعني غير عربي كش هزبا بس هيت غير عربي نبوتا وزير وجزير سلمان منا آل البيت يعني لو شرفك بسلمان فارسي بشراوة شوار خليفة راشدين معناه نك عرب قريش الأئمة من قريش أو موجود دوري أو أبوه يعني أوكاتي فتوحات نجيشت الخارج جزيرة عربية لسلمي بيغمبري صلى الله عليه وسلم نتوي تدري الأئمة من قريش الخوا حديث كمسألة تفضيلية بس غير عربة خود بيهنجينك عربي شكواتا مناقشة بكن برين أما بساوي شيء كتماشى مع كراية داخل غير قريش تتوك عبادات نيش بلين بزمان عربي نبي ناكره ورأي مني رأي مذاهبة يعني من رأي مذاهب علماء أمة كساردة صدية لسر أو رأيية باشا بانجش ناكري بهمان شو بانجش ناكري تنشنكو بانك شعاري إسلاما أجر هاتو هر ملتك بكيف خوي بانجي دا الأخيري أو بانجانا لوانية زياوازان لبيني دروز ببي انحرافات وليك دور كتنو دروز ببي لأخيري تحريف قرآن اشترجمة ناكري قرآن تفسير كي دكري ورجيري هر سر زمانه شي برام دقي خوي ناكري دقة كي ورجيري بري أو دقي قرآن بكردي دقي قرآن بإنجليزي تنكو أو ناحية بلاغيته وفصاحته كوا تحداي بيكرايا كمعجزة لبين سيوتيكسي وكو كتاب كاني كي دسكاري بشري دتناوي ولا روتي خوي لا اسي ناحيه بلاغي كي نامينو ناحيه معجزه كي تيكسي ئەگەر بانگ و نوێژ و سەرجەم سروتەکانی تر لە زمانی عەرەبیەوە بکرێن بە زمانی کوردیان هەر زمانێکی تر ئایا پەیوەندی نێوان تاکوخوا بەهێزتر دەبێت و دەبێتە هۆی جۆرێک لە پەیوەندی بێگەرد یان ئەمە خۆی کێشە و جیاوازی زیاتر دەخڵقێنێت مەزهەبەکان و بەتایبەتی چوار مەزهەبەکەی ئەهلی سوننە چۆن سەیری ئەم گرفتە دەکات تا چ ڕادەیەک ڕێگە بە وەرگێڕانی دەق و سروتە پیرۆزەکان دەدات بنسبة ما بڵین ئەو عیباداتانەی کە ئێستا هەیە لەناو ئیسلاما هەمووی بە زمانی عەرەبیە ڕاست باشە هەنێک پێمان ئەڵێن ئەم بە عەرەبیکردنی نوێژ و هەموو عیبادەتەکان زیاتر بۆ ئەوە تەمەرکوز عەرەب لە ناو هەموو قەومەکانە بە شێوەیەک کە ئەبینین فعلا لە مێژووە زۆربەی قەومەکان لەناو عەرەبا تواونەتەوە هەر بەهۆی ئەو عیبادەت و ئەو نوێژ و ئەو ئەعجاب بوونیان بە عەرەب بوو یعنی ئێستا زۆر قەوم هەیە نەماون پێت وایە ئەکرێت ناکرێت عیبادەت لە غەیری زمانی عەرەبی بکرێت بەنسبەت مامۆستای بەڕێز پرسیارەکەت یەکەم عەرەب لە ڕێگای زمانی عەرەبیەوە یان لە ڕێگای ئاینی ئیسلامەوە نەیتوانێتەوەکان بتاوێنتەوە هەر لە ناو مەدینە بیلال توانی
بە کەلیمەی حەبەشی پارێزگاری لە وجودی خۆی قۆمیەتی خۆی بکە. مامۆستا وەک واقع مەیمونی کوردی توانی پارێزگاری لە صحیح بوخاری ناوی خۆی بە مەیمونی کوردی گاوانی کوردی بەسەهیبی ڕۆمی بە سوهیبی ڕۆما تاوانەوە بەسەر عەرەبی قسا کرد و مەبەستم لەوە نییە بۆ نمونە مەسەڵەن سووریا هەمووی سریانی بووە بەڵێ مەسەڵەن ئەم وڵاتانە یەک عەرەبیتیان نەبووە ئێستا یەک غەیر عەرەبی تێ مصر هەمووی ئاشکرایە کە قبطی بوون بەڕاست بەڵام ئێستا هەمووی عەرەبە کەواتە هەمویان بوون بە عەرەب کراون بە عەرەب مەغرب بە هەمان شەوەی بەربەر و ئامازیغ بووە ئێستا هەمووی عەرەبە ئێستاش ئەمازیغ ماوە نووسینی خۆی ماوە قلەیەکی قەلیلن باسی من لەمەیە عیبادات ئەبێ هەر بە زمانی عەرەبی عیبادات بە شێوەیە گشتی مسلمان کە شادەی هێنا و هاتە ناو ئاینی ئیسلام هەر شتێکی بەنیەتێکی پاک دەکاتن بۆ خوای گەورە هەمووی عیبادەتە بەڵام ئێمە چەند عیبادەتێکمان هەیە چەند پەرستێشمان هەیە بالضبط مەبەستمان نوێژە لەگەڵ بانگدانە لەگەڵ قورئان خوێندن بەنسبەت نوێژ بۆ ئەو کەسەی کە ناتوانێ الله ئەکبەر بڵێتن دروستە بە زمانی هەر زمانێک تر بیڕێ نەک کوردیە نەک فارسی هەر زمانی دایک ئەگەر نەیتوانی بە هەر زمانێک بۆی تەرجمە دەکرێت تەرجمەیەکی چاک دەتوانێت بەدیلەکەی بڵێ تا ئەو کاتەی فێر دەبێ و هەروە بەنسبەت تەنها قورئان نەبێ قورئان ناکرێ بە غێری زمانی عەرەبی چونکە چەندین ئاەتمان لە قورئانی پیرۆزەیە بلسان عربي مبين إنا أنزلناه قرآنا عربيا كواتە دەستکاری قورئان ناکە ئەوەی کە گرنگە لە نوێژدا کێشەکەمانە چێ سوڕەتی فاتحە و تەحیاتە سوڕەتی فاتحەکە قورئانە نایخوێنێ چونکە حەدیثمان لە سونەن ئەبی داود هەیە پیاوێک هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتی یا رسول الله من ناتوانم هیچ شتێک لە قورئان فێر بم دەشتێکم دێ لە زیاتی قورئان پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرموو برێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم لێرەدا تەماشا بکەین ئەوە عەرەب بوو نەیتوانی سوڕەتێک لە قورئان فێر بێ ئەمەی فێر کرد لەوانەیە کابرایەکی کورد هند پاکستانێ لەوانەیە هەر نەتوانێ فێر بێ هەر نەتوانێ فێر بێ لێرکانەدا دەتوانرێت بۆی بکرێتە کوردی تا فێر دەبێت بکرێتە فارسی تا فێر دەبێت بەڵام قورئان نە ئەوەی کە دەدرێت بم بۆرە مامۆستایەک لە حەزە لێرە ئەمە لەسەر مستەوای تاکە لەسەر مستەوای تاک بڵێ بەس لەسەر مستەوای کۆمەڵگەکان من مەبەستم ئەلێرێ بە زیاتر ڕوونی بکەمەوە ئەم بابەتە ئەم پرسیارم زۆر لێکرێ بۆ نمونە کابرای ئەفغانستانی کە زۆر دوورە لە عەرەبەوە کابرای تاجیکی کابرای شیشانی زۆر دوورە لە عەرەبەوە مەبەستم لە تاکنێک وەک کۆمەڵگەی چیچانی مەسەڵەن ئەگەر بە زمانی خۆیان عیبادەت بکەن وەک کۆمەڵگەی مەسەڵەن ئەفغانی ئەگەر بە زمانی خۆیان عیبادەت بکەن پێتوانێت ئەسڵەن ئیسلامێکی نەرمتر ئیسلامێکی گونجاوتر لەگەڵ واقعی کۆمەڵاتی خۆیان دروستە بێت نەخێت لەبەرەوەی واقع سەلماندی یەکەم شت قورئان پێمان دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر یعنی قورئان زۆر ئاسانە بۆخوا ئەو کەسانەی کە لە قورئان زیرەکەن لە تیلاوەتی قورئانی لە حیفزی قورئان بەخوا هەموو غێری عەرەبن عیبادەت تەوقیفیە عیبادەت کە تەوقیفیە و قورئانیش خاستن تەماشاکە لە نوێژدا هەموو شتەکان دەکرێت بکرێنە زمانێکی تر بۆ ئەو کەسەی پێویستیتی تا فێر دەبێت بەڵام قورئان ناچکە بەڵێ قورئانی پیرۆز پێمان دەفەرمێ فەقرەئوا ما تەیەسەرە من القورئان لە ناونوێژدا ئەوەندی ئاسان بەلای بخوێنێ بۆیە لە مەزهەبی حەنەفی ئەگەر فاتیحەش نەخوێنێ دروستە هەموو نەتەوەیەک با بە زمانی خۆی فێرە ئاین بکرێت زۆر ئاساییە ئێستا وتارەکانی هەموو کوردستانێ تەنها ڕوکنەکان نەبێ کە دەڵێ الحەمدولله والصلاة على رسول الله ئەوەندە لە ڕوکنەکانی بانگ بە زمانی کوردی بین ئەو وڵاتەی ئەو شوێنەی کە هەرگیز ناتوان فێر زمانی عەرەبی بن ئەگەر بۆیان تەرجمەکرێت دروستە ناتوانن نە مەسەڵەن خوان وەکو نەتەوەی خۆیان حەزەکەن بە زمانی خۆیان بانگ بن بۆی ڕەمەکی نەتەوەی خۆیان بمێنێ لەژێر دەستی ئەو ئیعجازەی لە وشەکان هێچ کۆشەکە بەتایبەت ئیعجاز لە بانگدان هەیە ئیعجازێکی زۆری هەیە لە ژمارە وشەکانی لە ژمارە پیتەکانی لە ژمارە دووبارە بوونەکانی جوانترنی هێنی تێدا ئەگەر بەرنامەش دەرفەت خۆشی بۆکو ئەمە بانگ نادەن بە شێوەی تر بانگ دەدەن بەڵام معنای ئەوە نییە بەهر بەس بە عەرەبیەکەی بانگدەن ئەگەر اختلافێکیان لە چەند وشەیەک بووە ئەگەر زیادیان کردووە مەبەستم لە تەوازونەکەی هیچ کێشێک تا ئێستا دروست نەبووە تا سەرهەڵدانی بیری نەتەوە پەرستی ئەو کێشەمان بۆ دروست دەکات ئەگەر نا پێشترێت تەماشا بکەین ئێستا لەو هەموو ملیار و نیو مسلمانەی بەگرفتیان ئەوە دروست نەکرێت تا سەرهەڵدانی کێشەیە ئەو کێشە سیاسیانە ئەو کێشە ئیقلیمیانەیە کە ئێستا دروست دەبن و هەندێکیش
بۆ لەوانەیە مەبەستێک هەندێک خاڵی هاوبەشەیە کە مسلمانن لە ڕێگای ئەوان ئەو شتانەوە کە عیبادەت کە نوێژ و بانگدان دوو شیعاری زۆر گەوری پیرۆزن پێویستە وەکو خۆیان بێنەوە بەڵام ئەو کەسێکە نەیتوانی تا دەتوانێت فێر بێتن ئەگەر نەشی هەرتوانێ فێر بێ هیچ گلەی لێنێ لا یکەلیف الله لەسەر مستەوای ئەشخاص بەڵام مامۆستا یەکبوونی زمان لە ناو دینە پێت وانێ زەربەی زۆرتر داوە بۆ نمونە کابرای شیشانی عەرەب بە شتێکی زۆر پیرۆزەزانێ هەیە لە سووریا شەڕم بۆکە بۆ چونکە بۆ ئەقلێتە سەلەفەی عەرەب پەروەردەکراوە جارێ خۆی لێرە هەر خەڵەتاندن شتێکە هەر خەڵەتاندنە کۆمەڵێک خەڵک مثلا بە ناوی داعی بە ناوی ئەوەی خەڵکانێک ڕەوانیان دەکەن لەوێ لە بۆ مەبەستی تایبەت ئیش دەکەن و دوات جاریش بە تیرۆریستیان لە قەڵەم دەدەن. سەبارەت بە گۆڕین و وەرجێڕانی زمانی نوێژ و بانگ و پارانەوە و خواپەرستی لە ئیسلامدا ڕای بەهێز ئەوەیە کە ناکرێت ئەمانە بکرێن بە زمانی نەتەوەی و زگماکی هەرچەندە لە مەزهەبی حەنەفیدا ڕێگەدراوە تا ئەو کاتەی مسلمان فێری زمانی عەرەبی دەبێ دەتوانێت زمانی خۆی بۆ بانگ و پارانەوە بەکاربێنێت.